إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. برایانی بەڕێز، خوشکانی بەڕێز، داواکارم خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی هەر هەنگاوێک کە ناوتانە بۆ بەجێهێنانی ئەم دروشمە ئاینیە گرنگە، خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی بە خێر و حەسەناتی گەورە بۆتانی بنووسێ و ببێتە مایی کەفارەتی گوناحەکانتان. خۆشەویستەکانم، رسول الله صلى الله عليه وسلم لفرمايشتك أفرمي: فضلت على الأنبياء بست، أعطيت جوامع الكلم، ونصرت بالرعب، وأحلت لي الغنائم، وجعلت لي الأرض مسجدا وطهورا، وأرسلت إلى الخلق كافة، وختم بي النبيون. أم حديث با چند روايات هاتوا، رواياتي وهي فرمي بينج، رواياتي وهي فرمي شش، بلام إما أم روايات الليلة وريقرين رواياتي إمام مسلمة رحمتي خواه لي كالجمارة بينصتو بسوسي جراويتي وي، وزياتر باسا كمان إن شاء الله لسر أم الرواية أبي، بلكو خواهي پروردگار إن شاء الله بكاتا معي خير وبركة وهمو منسودي لي وربقرين. معناي فرمايشتكي پیغمبر صلى الله عليه وسلم أويك خواهي تعالى لهند يشتا پیغمبراني فضل داوة بسر يكتريا، وفضلنا بعضهم على بعض. يعني خواهي تعالى پێغەمبەرێک لە پێغەمبەرەکان هەندێشتی پێداوە بە پێغەمبەرێکی تر نەیداوە، بە ئەم هەندێشتی تری داوە بە ئەو نەیداوە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرە باسی چەند خاڵێکەکە یان چەند شتێکەکە کە خوا بە پێغەمبەری داوە بە پێغەمبەرەکانی تری نەداوە. پێغەمبەرەکانی تری پێشی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەم شتانیان پێ نەدراوە، ئەگەر پێشیان درابێ بنسبة الرجيكي دياري كراو بيان دراوة، بلان بپیغمبری خوا صلى الله عليه وسلم بالرجيكي زورترو فراوانتر بخشراوة. هندي كار خواهي تعالى سپاردوتي بهندي پیغمبران وهندي مميزاتي بي بخشيون بو كاني ترني بخشيوة، وهمويان پیغمبري خوان لا نفرق بين أحد منهم ونحن له مسلمون. اما فرق لبين هیچ پیغمبرێک لە پێغەمبەرەکانی خوا ناکەین و ئێمە تەسلیمی خوای پەروەردگار ئەبین کە داوای لێکردوین فرق لەبین پێغەمبەرانە نەکەین، بەڵام فەزلی پێغەمبەرێک بۆ پێغەمبەرێکی تر دروستە ئینسان باسی فەزلەکانی بکە، بە تایبەت پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم پێویستە لەسەرمان ئێمە بزانین بەچی فەزل دراوە بەسەر پێغەمبەرەکانی ترە و ئومەتەکەی هەندێ ممەیزاتی پێبەخشراوە بە ئومەتەکانی تر نەبەخشراوە. پیغمبری خوا صلی الله عليه وسلم ليرة باسي شش شتكات كخوا فضلي أوي داوة بسر پیغمبركاني ترى. يكميان فضلت على الأنبياء بست، يكم أعطيت جوامع الكلم. أعطيت جوامع الكلم معناه أمتشي يعني أي جمع المعاني الكثيرة في ألفاظ يسيرة. يعني خواهي تعالى جوامعي كلمة بپیغمبر بخشيوة، يعني پیغمبری خوا صلى الله عليه وسلم خواهي تعالى بلاغتێکی پێبەخشی و بەم پێغەمبەرە
کە بتوانێ معنایەکی زۆر لە چەنووشەیەکی کەما کۆ بکاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا هەیە فەرمایشتێکی فەرمووە تو ئەتوانی 1 سعات لەسەر ئەو فەرمایشتە کەمە و کورتەی کە پێغەمبەر فەرموویەتی لە 2 وشەیە تو ئەتوانی 1 سعات قسەی لەسەرکەی. گورە زیاتریش بەخوا برینە ئەتوانی بڵێم کتێبێکی لەسەردانەی یەک فەرمایشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە جاری وا هەیە لە 2 وشە پێکاتووە تو ئەتوانی کتێبێکی لەسەر بنووسیتەوە، کتێبێکی گەورەی لەسەری بنووسیتەوە. ئەمەش یەکێکە لە ممەیزات و جیاوازیەکان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێی دراوە. دووهەم نصرت بالرعب، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرخراوە بەڕعب. یعنی چی؟ یعنی بەترس. پێ هیچ پێغەمبەرێکی تر وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم ممەیزاتەی پێ نەبەخشرا بوو. یعنی بەرامبەرەکانی دوژمنەکانی لە پێغەمبەر ئەترسن بەس بە بیستنی ناوەکەی. و حتى تەنانەت لە ڕیوایاتە هاتووە کە مەسیرەتە شەهر، یعنی 1 مانگەڕێ گوێیان لە باسی پێغەمبەر بێ کە سوپای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی ئامادە کردو ئەوان لەوێ ئەژنۆیان دێتە لەرزین و ئەترسن. ئەم سەرخستن بە ترس ممەیزاتێکە بە پێغەمبەر دراوە صلی الله علیه وسلم. مدەکەی ئایا مانگێک ڕێ یان زیاتر ئەوە لە ئەحادیثە هاتووە بە شێوەیەکی جیاواز، بەڵام ئەوەی کە زۆر مەشهورە 1 مانگەڕێ. 1 مانگەڕێ دوژمنان گوێیان لە باسی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم کە سوپاکەی ئامادە کردووە دوژمنان لەوێ چۆکیان ئەشکێ. ئەمەش تایبەتمەندیەکی پێغەمبەری خوا بووە صلی الله علیه وسلم. سێم وأحلت لي الغنائم، دەستکەوتی جەنگ بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەڵال کراوە. پێغەمبەرەکانی تر دەستکەوتی جەنگ بۆیان حەڵال نەبووە. یعنی ئەگەر لە شەڕە لە جەنگە شتێکیان دەست بکەوتایە ئەو شتانە کۆیانە کردەوە ئاگریان پێوە ئەنە، یان کۆیانە کردەوە چاوەڕوان بوون خوای گەورە ئاگرێکی بۆ بنێرێ بیسووتێنێ. بەڵام خوای تەعالە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی بەخشیوە کە دەستکەوتی جەنگی حەڵال کردووە بۆ مسلمانان بە شێوازێکی شەرعی دابەشی بکەنە سەری خۆیانە. حتى أبو هريرة حديثك من بو أجرته ولا بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرمي بيغمريك لبيغمراني خوا ويستي جهاد بك أو غزا بك لبيناوي خوايا بقومكي فرمو قومكم من أتشم لبيناوي خوايا غزاءكم برامبر بدجمناني خوا هر كسيك أجر ماري جني بريوة ئەوێ بیگوازێتەوە با لەگەڵمانەیە. هەر کەسێک ئەساسی خانوویەکی لێداوە ئەوێ تەواوی کا با لەگەڵمان نەیەت. هەر کەسێک بڕێک مەڕووماڵاتی کڕیوە تازە کڕێتی ئەوێ لە شیرەکەی بخوا و بەرهەمەکەی بخوا با لەگەڵمانەیە. کەسێک لەگەڵما ببێ بێت با هیچ تەماحێکی بە دنیا نەما بێ، چونکە ئێمە ئەچین بۆ غەزا ئەگەر تو چاوت لە دوابێ دوایی ناتوانانی بەرامبەر دوژمن بۆستیتەوە. ئەفەرمێ کە چوونە ئەوێ بەرامبەری دوژمن دوای عەسر بوو، وەخت بوو کەوا شەو بەسەرا بێت و ئەگەر شەویش بەسەرا بەهاتایە مسلمانان نەیان ئەتوانی سەر بکەون لەگەڵ ئەو پێغەمبەرە. بۆیە داوای لە خوای پەروەردەگار کرد و ڕووی کردە خۆر، فەرمووی خۆرەکە تۆ سوپا جوندیەکی لە سەربازێکی لە سەربازەکانی خوا، منیش سەربازێکم لە سەربازەکانی خوا، هاتووم ئەمری خوا جێبەجێ بکەم، داوات لێ ئەەکەم ڕابوەستی تا ئێمە سەرکەوتن، تا ئێمە ئیشی خۆمان تەواوکەین و سەرکەین. ئەفەرمێ خوای تەعالا خۆری بۆ ڕاوەستان تاوەکو ئەوان جەنگیان لەگەڵ دوژمنەکانیانە کرد و سەرکەوتن. پاشان دەستکەوتی جەنگەکان کۆ کردەوە بۆ ئەوەی ئاگرێک بێ لەلایەن خواوە بیسووتێنێ، بەڵام ئاگرەکە نەهات. بۆیە ئەم پێغەمبەرە کەوتە گومان کەوا لە دەستکەوتی جەنگەکە دزی کرابێ. بۆیە
ئەو عەشرەتانەی کە هاتوون بۆ جەنگەکە هەر هەمویانی کۆ کردەوە و داوای لە ڕەئیس عەشرەتەکانیان کرد کەوا یەکەیەکە بێن تەوقەی لەگەڵا بکەن. یەکەیەکە کە هاتن تەوقەیان لەگەڵا کرد دەستی یەکێکیان نووسا بە دەستی پێغەمبەرەکەوە، فەرمووی دزیەکە لە ناو قەومەکەی توایە، با دانە دانە قەومەکەت بێن تەوقەم لەگەڵا بکەن. کاتی هاتن دەستی دوان یان سیان نووسرا بە دەستی پێغەمبەرەکەەوە، فەرمووی ئێوە دزیەکەتان کردووە. دوایش ڕۆیشتن تەماشایان کرد سەری مانگایەک کە لە ئاڵتون دروست کرابوو دزویانە. پاشان ئەو سەرە مانگایان هێنا خستانە ناو دەستکەوتەکە، خوای تەعالا ئاگرەکەی نارد سووتاندی. یعنی جەنگەکەیان قبول بووە لەلایەن خوای پەروەردگارەوە. قەومەکانی پێشوو ئەبەو شێوەیە غەزایان نەکرد، بەڵام دەستکەوتی جەنگ لە ئیسلامە خوای تەعالا حەڵاڵی کردووە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. چوارەم وجعلت لي الأرض طهورا ومسجدا، لروايتك ترى مسجدا وطهورا. خوای تەعالا ئەم سەرزەویەی حەڵال کردووە بۆ ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم، هەم طهور بێ واتە دەستنوێژ بتوانن لە جیاتی ئاو دەستنوێژی پێ بگرن، و هەم شوێنی نوێژیشیان بێ، یعنی ببێتە مزگەوتێک کە بتوانن لەسەری نوێژ بکەن. قەومەکانی پێشوو خۆشەویستەکانم تەنها بۆیان هەبوو لەو شوێنانەی کە دیاری کراوە وەکو مزگەوت، طبعا ئەوان پێڵێن کەنیسە یان پێڵێن هەر ناوێکی تری لێنن، لەو شوێنانە تەنها لەو شوێنانە نوێژ بکەن، بۆیان نەبوو لە دەرەوە نوێژ بکەن. بەڵام بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تەعالا حەڵاڵی کردووە ئەو سەرزەویە پاکە لە هەر شوێنیەکان کاتی نوێژ هات ئەگەر ئاو هەبوو دەست نوێژ بگرن، ئەگەر ئاو نەبوو تەیەموم بەو زەویە بکەن لە جیاتی دەست نوێژ، لە جیاتی تەنانەت لە جیاتی خۆشوەردنیش، هەتا ئەگەنە شوێنێک کە ئاویان دەسەکەوێ خۆیان بشۆرن، یعنی ئەگەر لەشیان گران بێ ئەتوانن بە سەرزەوی بەو خۆڵەی سەرزەویە تەیەموم بکەن و نوێژەکانیان بکەن. هەنی ئەگەر ئینسان لەشی گران بێ یان بێ دەست نوێژ بێ لە شوێنێکا بوو کە ئاو دەست نەکەوت، یان نەیتوانی ئاوەکە بەکاربێنێ لەبەرەوەی نەخۆش بوو، ئاوەکە زۆر سارد بوو نەیتوانی گەرمیکە، یان نەخۆش بوو ئەگەر ئاوی بەکاربێنایە دوایی نەخۆشەکەی زیاتر ئەبێ، ئەو کاتە دروستە تەنها دەست بداتە سەر ئەو زەویە خۆڵەپاکە، بسم الله بکە و تەیەموم بکە و دەمچاو و دەستی پێ مەسح بکە و تەنها هەر ئەوەنە. ئەو پێ ئەوترێت تەیەموم، و دوو ئاەتی قورئانی لەسەر هاتووە لە سوورەتی مائیدە و لە سوورەتی نیساء کەوا ئەوە لە جیاتی لەشگرانیە کە لە جیاتی پاکردنەوەی لەشت موقت، طبعا موقت هەتا ئاو دەسەکەوێ گشت نوێژێک تەیەمومی بۆ ئەەکەی، ئەگەر ئاویش نەبوو بۆ دەستنوێژیش هەر عینەن حەساب. ئەمە تایبەتە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. وجعلت لي الأرض طهورا ومسجدا یا مسجدا وطهورا. زەویەکەم بۆ کراوەتە شوێنێک کە ئینسان لە جیاتی دەستنوێژ ئەتوانی ئەو زەوی ئەو خۆڵە بەکاربێنێ، و زەویش هەر هەمووی جگە لە چەند شوێنێک نەبێ هەر هەمووی مزگەوتە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ پێغەمبەر و ئومەتەکەی. حەمام دروست نییە ئینسان تایە نوێژ بکە، یعنی لە حەمامە ئەو شوێنەی کە شوێنی خۆشوەردنە چونکە پیسی لێدە لەوێ ناتوانانی نوێژ بکەی، ئاو دەست و ئەو شوێنانە دروست نییە ئینسان نوێژی تیا بکە. و لە ناو قەورسانیشە نوێژ نەک نوێژی مردوو، نوێژی اعتیادی کە سوژدە و ئەمانە لە ناو قەورسانە لە بین قەورا ناتوانی، جگە لەو شوێنە لە هەموو شوێنێکە تۆ وەکو مزگەوت وایە سەرزەوی لە هەر شوێنەکە کاتی نوێژ هات تۆ توانی نوێژ بکەیت. ئەمەش ڕەحمەتێکە بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، و تایبەتمەندیەکە لە تایبەتمەندیەکانی خوا بۆ پێغەمبەر و ئومەتەکەی. وأرسلت إلى الخلق كافة. خوای تەعالا پێغەمبەری ناردووە صلی الله عليه وسلم بۆ هەر هەموو خەڵق، بۆ هەر هەموو خەڵق. پێغەمبەرەکانی تری پێشی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم بۆ ئومەتێک بوون، یا جاری وا هەبوو بۆ ئومەتێک چەند پێغەمبەرێک هێنارد خوای تەعالا. بۆ بەنی ئیسرائیل دەیها خوای گەورە دەیها پێغەمبەری ناردووە،
دەیها پێغەمبەر ڕەوانە کراوە بەس بۆ بەنی ئیسرائیل، بەڵام بۆ ئومەتی آخر زەمان خوای تەعالا پێغەمبەرێکی ناردووە صلی الله عليه وسلم، نەک تەنیا بۆ مرۆڤ، بۆ مرۆڤ و بۆ جنیش، بۆ پەریش، بۆ ئینسان و بۆ جنۆکەش، نەک تەنیا بەس بۆ ئینسان و بۆ جنۆکەش. وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. حتى علماء فرمن للعالمين تنانت داروبردی شەکرێتەوە، تەنانەت حەیواناتی شەکرێتەوە، ئاژەڵەکانی شەکرێتەوە، درەختیش ئەگرێتەوە، بەردەکانیش ئەگرێتەوە. بۆیە لە معجزاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا بەلای بەردار تێ ئەپەڕی، جاری وابوو ئەو بەردە سەلامی لە پێغەمبەر ئەکرد صلی الله عليه وسلم، ئەو دارە سەلامی لە پێغەمبەری خوا ئەکرد صلی الله عليه وسلم، وەکو لە سیرەتی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم. حشتر جاری وهبوو خاوەنەکەی عەزابێدا ئەهاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و فرمێسکی ئەڕژانت باوشی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. يعني پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها پێغەمبەر نەبووە بۆ مرۆڤ، بەڵکو پێغەمبەر بووە بۆ مرۆڤ و بۆ جنۆکە و بۆ هەموو حەیواناتیش، بۆ هەموو ڕەحمەت بووە بۆ ئەوانیش، بەزەیی خوا بووە بۆ ئەوانیش. دیارە ئەوە بە پێغەمبەرەکانی تر نەدراوە بەو شێوازە. ئەمەش تایبەتمەندیەکە لە تایبەتمەندیەکانی خوا بەخشراوە بە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. وحتى آخر زماني هیچ پێغەمبەرێکی تر لە دوای ئەو نایە. وختم بي النبيون ولكن خوای تعالى لقرآن فرمي رسول الله وخاتم النبيين، يعني پێغەمبەری خوایە وكۆتایی پێغەمبەرانیشە. طبعا لێرە الرسول و نبي فەرقیان هەیە بۆ معلوماتتان. رسول خۆشەویستەکانم ئەو پێغەمبەرەیە کە پەیامێکی خوایی بۆ هاتووە، پەیامێکی تایبەتی بۆ هاتووە، وەکو ئەنجیل دراوە بە عیسا عليه السلام. پەیام یعنی کتێبێک نووسراوێکی تایبەتی هاتووە، منهج و پرۆگرامێک ئومەتەکەی لەسەری بچن. تەورات دراوە بە موسا عليه السلام، موسا ڕەسوول بووە، عیسا ڕەسوول بووە. زەبور دراوە بە داوود عليه السلام، صحف دراوە بە ئیبراهیم عليه السلام. ئەمانە هەم ڕەسوولن هەم نەبین، چونکە پەیامێکی خوایان بۆ هاتووە. محەممەد المستەفاش صلی الله عليه وسلم قورئانی بۆ هاتووە. بەڵام نەبی ئەگەر تەنیا نەبی بێت شوێنی پێغەمبەرەکەی تر ئەکەوێ. يعني مثلا ئەو پێغەمبەرانەی کە لە دوای موسا هاتوون جگە لە عیسا کە پەیامێ تایبەتی هەیە، ئەوانی تر تەنها نەبین، لەسەر پەیامەکەی موسا ئەچن. يعني هەر ئەو پەیامەی کە موسا هێناوەتی ئەوانیش هەر ئەوە پیادە ئەکەن، بەڵام وحیان بۆ تێ لەلایەن خواوە. جا ئەمە گرنگە بیزانین. ئێمە جاروایە ڕەسوول و نەبی فەرقیان چییە؟ پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم هەم نەبی بووە هەم ڕەسوولیش بووە، و کۆتایی ئەنبیاییشە. يعني نەوەک یەکێ دوایی بڵێ ڕاستە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ڕەسوول کۆتایی بووە، بەس نەبی لە دوای ئەو دێ. وەکو ئێستا هەندێک قادیانیەکان ئەڵێن نازانم کێی قادیانی بۆتە نەبی لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم، خۆیان بە موسڵمان ئەزان، بەڵام ئەڵێن فلانە کەس بۆتە پێغەمبەر، يعني لە دوای پێغەمبەری خۆمان. شتیوان نییە. خوای تعالی لە قورئان ئەفەرمێ ولكن رسول الله وخاتم النبيين، کۆتایی پێغەمبەران. پێغەمبەری خواشە فەرمێ لە دوای من 30 کەس دێن لە ئومەتەکەم ئیدعای پێغەمبەرایەتیەکەن، لە دوای من 30 درۆزن دێن ئیدعای پێغەمبەرایەتیەکەن. وبالفعلش هاتووە لە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم چەندین درۆزن. یەکەمیان مسەیلەمەی کەزاب بوو، دوای ئەوەش هاتووە ئەڵێن کەسانێکی درۆزن هاتون ئیدعای پێغەمبەرایەتیەکەن. هەمویان درۆکەن، چونکە محەممەد صلی الله عليه وسلم ڕەسوولی خوایە و کۆتایی پێغەمبەرانە. وختم بي النبيون، پێغەمبەران بە محەممەد المستەفا کۆتایی پێهات. داواکارم خوای گەورە بخاتن ناوە جوانەکانی خۆی ڕەحمەت پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە. یا ڕەبی لە ئومەتی محەممەد المستەفا حسابمان بکەی. یا ڕەبی خوایە لەگەڵ پێغەمبەر و یارانی پێغەمبەرە حەشرمان بکەی. یا ڕەبی بەردەوامیمان پێ ببەخشی لەسەر ئەم ڕێگا پاک و جوانەی کە گرتومانەتە بەر. یا ڕەبی ئەگەر لاری و نوقسانیەکمان هەیە خوایە بۆمان ڕاستکەیتەوە. یا ڕەبی خوایە ئێمە ڕۆژی 17 جار داوا لە تۆ ئەکەین بەس لە نوێژە فەرزەکانە کە هیدایەتمان بدەی بۆ صراط المستەقیم،
ئەڵێن اهدنا الصراط المستقيم يا ربي خوای هدایەتمان بدەی بۆ ڕێگا ڕاستەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ربی خوایە لار نەبینەوە نقصانیمان هەبێ بۆمان چاکەیتەوە کەم و کورتیمان هەبێ خوایە بۆمان پڕکەیتەوە یا ربی ئیسلاحی حاڵی هەموو لایەکمان بکەی هیدایەتی گەنجەکانمان بدەی ڕحم بە نەخۆشەکانمان بکەی بە تایبەتی ئەم نەخۆشانەی کە داوای دوعای خێریان لێ کردوین یا ربی ئەوانەی کە کێشەیانە و داوای دوعای خێریان لێ کردوین خوایە کێشەکانیان بۆ چارەسەر بکەی یا ربی ئیسلاحی حاڵمان بکەی یا ربی کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری یا ربی خوای حکومەتەکەی باش بکەی یا ربی خەڵکی باش بکەی بە کاربەدەستی ئەم وڵاتە یا ربی لە خەڵکی خراپ بە دوورمان بگری یا ربی خوای خەڵکانێک ببن بە کاربەدەستی ئەم وڵاتە خەمخۆری ئەم ملەتە بن یا ربی خوای بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت ڕحم بە مردووی هەموو لایەکمان بکەی ئامین ئامین